بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وبارك على أشرف خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم آمين. مران وخوشويستان كزماني هەڵەبجا، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارم لە پەروەردگار لە ذاتی ئەڵڵا بە ڕەحمەتی خۆی، بە فەزلی خۆی، بە کەرەمی خۆی، میهر و سۆزی خۆیمان بەسەرا بڕێژێت، مەغفیرەت و ڕەحمەتی خۆیمان بەسەرا بڕێژێت، لە تاوانەکانمان خۆش بێت، دڵمان شەرحکە، هیدایەتی با بۆی ئەو ئیسلامی کە خۆی پێی رازیە، بۆ ئەو ڕێبازەی کە خۆی هەڵی بژاردۆ بۆ عەبدولساڵحەکانی. داواکارم لە ذاتی ئەڵڵا لە فیتنە و گومڕایی ئەم سەردەم و ئەم آخر زەمانە بمان پارێزێ، دڵ و ناخمان پڕ لە نور بێ، پڕ لە هیدایەت بێ، بۆ خوا بژین، بۆ خوا بمرین، لەژێر ڕەزامەندی پەروەردگاریشە ئینشەڵڵا ڕۆژی قیامەت حەشرمان بکات. من خۆشحاڵم لە خزمەت جەنابتانە لە مەجلیسێکی ئاوایە. هەڵەبجا الحەمدولillah هەر لانە و شوێنی ئیسلامەتی و دینداری و خواناسی و هەر خەڵکی دیندار و گەنجی جوانی موسڵمان و دینداری تیا پەروەردە بوو. هەر جاری ئیسلام لێ بقومێ ئەبێ چۆن لە دنیایە بەعام لانەی یەکەمیە بێ بگەڕێتەوە بۆ دوو حەرەمەکە، ئەوێ سەنگەری پارێزەری و ئیسلامەی قەڵای پارێزەرێتی لە هەر شوێنێ لاواز ببێ بەرەو ئەوێ لەوێ کۆ بێتەوە. لە کوردستانی خۆشمانە لە هەر کاتێک ئەگەر ئیسلامەتی لە هەر شوێنێکی ئاسایز ببێت لە هەڵەبجەکە ئینشاءالله کۆ بێتەوە، شوێنی ئەوەیە و بەرەکەتەی ڕەب العالەمینە بەسەریا ڕژاو ئینشاءالله بەبێ حیکمەتێکە خوای گەورە هەڵی بژاردۆ بۆ شێوەیە. گوڵە جوانەکانم، خوای گەورە کە هیدایەتی عەبدێکیدا خۆی هەڵیان نەبشێرێت، تایبەت هەموو کەس ناکا بە شایانی ئەوەی کەوا ببێ بە بانخواز و خزمەتکاری دینەکەی. خوای گەورە خۆی ناخی یەک بە یەکمان ئاگادارە، ئاگای لە ترپەی دڵەکانمانە، ئەزانێ کێ شایانی ئەوەیە بیکا بە خزمەتکار، چونکە ئەو خزمەتکاری دینە نزیکترین کەسە لە فیردەوسە لەوە خۆی زانێ عەبدەکان چۆن هەڵەبژێرێ، چۆن خۆی فەرمێ وەتەخیزە منکم شوهەدا، خۆی هەڵیە بژێرێ. پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسسەلام ئیستیفا کراون، هەڵبژێردراون. چۆن پێغەمبەران هەڵبژێراون؟ هاوڵانی پێغەمبەرەکانیش دایم عەلەیهیمو السەڵاتو وەسسەلام هەر هەڵبژێردراون. لە ڕۆژە تەنگ و تارەکانیشە، لە سەردەمە ناخۆشەکانیشە، ئەو کەسانی کە خوای گەورە دینەکەی خۆی پێیان ئەپارێزێ و دینیان لە سەردەسازیوە کاتە و کاری پێغەمبەران ڕائەپەڕێن و زیندوی ئەکەنەوە لە ناو خەڵکا بێ بەخوا هەڵبژێردراوە. بۆ ئەگەر خوا هیدایەتی دای بۆ خزمەتی ڕێبازەکەی، بۆ خزمەتی دینەکەی، بۆ داعوەکردن بۆ دینەکەی ئەو، بۆ دیفاعکردن لە دینەکەی ئەو، بزانە خوا هەڵی بژاردویت. جا بزانە شایەنی ئەوە بە، شایەنی ئەوە بە. خوا پەنامان بە زۆر جار سەرەتا و بیدایەتی خەڵکانێک باشە کەچی عاقیبەتەکە خراپ. بەوە مەنازە کە فترێک لە فترەکان تۆ پیاوی چاکی، لە فترێک لە فترەکانە مامۆستایەکی جاری، خوا پەنامان بە هیچی ناخوات، عاقیبەت شەرتە. کە جاران پیرێژن و پیرەمێردەکانمان دوعا نەکرد، هەموو دوعا خوایە بە ئیمان و عاقیبەت خێری، خوایە بە ئیمان و عاقیبەت خێری، ئەو باشە دوعای کە نازانن هەرەمە نەبێ، بەزی سازانم هەرەوە تەواوە، خۆی مهم عاقیبەتەکەی بە قوربان. مهم نییە لە فترێ لە فترەکانە چەند پیاوێکی دیار و ناودار و باخوازێکی گەورە و مامۆستایەکی دیار بوو دەسێ بە سنگ بۆ بگیرێ، خوا پەنامان بە کێ لەمە فیتنەیەک نییە و دەیان و سەدان لەو نمونانەتان لەبەر چاوە بە قوربان، هەر لە ماوە کەمەی عومری خۆتان لەبەرەوە قەت بەوە مەناسە. دایم وەکو عومەری کوڕی خەتاب بەڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەی وەڵڵاهی پێم بڵێن هەموو خەڵکی دنیا هەرچی لەم دنیاە هەر هەمووی
ئەچێتە بەهەشتەوە یەک کەس دەچێتە جەهەنەم ئەترسم من ئەو بم ئەترسم من ئەو بم پێشم بڵێن هەموو خەڵکی دنیا ئەچێتە جەهەنەم یەک کەس دەچێتە بەهەشت خۆم داناوە من ئەو بم یعنی ئەبێ بەم شێوەیە بی دایمی خوایی نە لە مەکری خوا ئەمین بە نە لە ڕەحمەتی خواش مەیئوس بە دایم لە بینی خەوف و ڕەجا ئابە ئەبێ ئاگاداری ئەوە بی دایمی خوای ترسی ئەڵڵامان لە دڵا بێ بەڵام ئومێد بڕاو نەبی لە خوا و لە ڕەحمەتی خوا ئەمە سیفەتی ئەهلی ئیمانە من حەز ناکەم زۆر قسەی درێژ و ئینتان بۆ بکەم بەڵام لە تەجروبەی تەمەنی خۆمان لە کاری بانخوازیە حەزەکەم یەک خولاسەتان پێ بڵم یەک پوختە عەرفی جەنابتان بکەم ئەگەر ئەڵڵا لێمان قبوڵ کات ئەوەی کە من لێی تێگەیشتوم بە قوربان لە کاری بانخوازیە کە بدوێ خزمەتی دینی خوا بکەی خەڵک بۆ ئەو دینە بانکەی وەڵڵاهی گوڵە جوانەکەم لە سەیە دەی کاری بانخوازی عیلاقی بە قسەوە هەیە لە سەیە نەوەی کردار و ڕەفتاری خۆت جا ئەمە بە تەجروبە ئەمە تێگەی قسەی زل هیچ نییە بە قوربانتان کێ زمانی لوستر و زمانی درێژتر بوو لەگەڵ ڕێز ماڵە حاشاکی مەجلیسەکە توانێت خەڵکێک قەناعەت پێ بکات لە دووری خۆی کۆکات بەڵام درۆ تا سەر ناڕۆ گوڵە جوانەکانم خەڵک فێری ڕەفتارەکە کورە سەحابەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم هیچیان خەتیبێکی وان نەبوون کورە هیچیان عالمێکی وان نەبوون ێشا شەرع تۆستۆز دابەزیە خوارەوە خۆیان هەموو ڕۆژهات پشتی تازە فێر بن ئەم هەموو خەڵکیان چۆن قەناعەت پێ کرد کابرایەکی شوان و کابرایەکی بازرگان و کابرایەکی عەبد و کابرایەکی چی کەچی هەموو عالم لە دەوریان کۆ بووە کاتێک کە تۆ سیرە و سەرگوزشتەی ئەم پیاوچاکانە خوێنی تۆ سەیرەکەی مناقەشەیان نەبووە دانیشن لەسەر قەزایە فکریەکان و باسی فەلەک و باسی بوونی خوا لەکوێیە و چییە و چۆنە و بەزم و ڕەسمەکان و سیفات و شەڕی سیفات و شەڕی ئەسما مانە نەبووە سەیری دعوەی ئەوانەکەی بەس ئەخلاقی جوانیان دینداریان عیبادەتیان ڕاستگۆیان لەگەڵ خەڵکە خیانەت نەکردن درۆ نەکردن قۆڵ نەبڕین لە ملی یەکێکیانە باید درۆیەکی نەئەکرد هەموو دنیا بخساتە بەردەستی لای ئەو پاتاڵێ بوو ئەم ژیارەی هەموو لا هەر لە پاتاڵێ بوو هیچ شەو ڕۆژ خەریکی عیبادەتکردن بوون یەک لەحظە بینینی ڕەسوول الله صلی الله علیه وسلم لای ئەوان بە هەموو دنیایان نەئەدا بە چۆکە لە خزمەتی ئەم پێغەمبەرە نازدارەیە بوون سەڵات و سەلامی خوای لەسەر دوو ئاەتی قورئانی لێوەرگرن ڕاکەنەوە باڵ و منداڵیان فێرکەن ڕاکەنەوە کەس و کار و چواردەورەکە فێرکەن کە دوو نەفەری سەحابە هاتە ئەم مەملەکەتانەوە وڵاتانەوە خەڵک سەیری ڕەفتاریەکردن ئەمانە داگیرکردن هاتوون چیزی کە سەیریان دەکرد بە جلێکی شڕەوە کابرایەک هاتووە جلەکەی 50 پینەی پێوەیە ئەمەngە نانەخوا هەموو ڕۆژ بە ڕۆژووە شەودا بەیانی سەری لە سوژدەیە تێگەی دەست بەردەکاتەوە بۆ ئاسمانە پاڕێتەوە فرمێسێکێتە خوارەوە بە چاویە بەزەی بە مناڵێکی بچووکاتەوە بەزەی بە پیرێژنەکاتەوە بە پیرەمێردێکە بەزەی بە پشیلێکاتەوە بەزەی بە سەگێکاتەوە سەیری ڕەفتار و کردەوەی ئەمانەیە کرد دڵی نەرمە بووی باش ئەمانەی لای خۆمان چیەکەن ئەمانە چۆنن کابرای سەر دڵی ئالوودا بوو پەیوەست نەبوو پیانۆ فێر بن فێر دعوە شەرد نییە بڵێ ئەبێ ئەو عیلمانە بزانم و ئەمەنگە دین بزانم و خوای گەورە جارێ ئێمە شتێکە زۆر غەڵەت تێگەیشتون کابرا ئازارە بێ بە گەورەترین عالەمی جا تەقوای بۆ دروستە بێ وەڵڵا خوا عەکسیەوەمان پێڵێت ئەفەرمێ واتقوا الله ويعلمكم الله لەخوا بترسە خوا فێری دەکات دینی ڕاستەقینەوە فێر دەکات و ڕێگەی ڕاستی بشانەیە لەخوا بترسە کاکە فێری تەقوا بن فێری تەقوا بن تەقوا بەڕاست پێتان بڵێم یعنی گەنجانێک دەستیان ناوەتە کاری بانخوازیەوەمانە کەچی سەیرەکەی لەگەڵ ڕێز ماڵم هێشتا تەربیەتەکەی جوانی ئەوە نی قسە لەگەڵ خەڵکا بکات و چێتە ناو خەڵکەوە دوو ئاەتی قورئان فێر بۆ دەزەکات بە چاوی ئەوە ئەو بە کافر دانێ ئەو بە برازام چی دانێ قسە بە باوکێڵە قسە بە دایکێڵە نە ئوسلوبێکی جوانی هەیە تۆ قورئان بخوێنن و کاکە سەیری کە زانی ئیبراهیم جۆ قسەی لەگەڵ باوکیا کرد دوو کەلیمە فێر بووی بۆ هاتووی بۆ نۆعە ڕەخە قسە بە باوکی دەڵی ئاخر باوکی فەقیری 50 دانە ساڵە ئاوا مامۆسای مزگەوت فێری کردووە کە دینداری ئاوایە تۆی بە 5 دانە ڕۆژ ئەوەی کە ئەمڕۆ بۆ دەگوتەوە بە حسابی خۆ دەڵێ ئەو غەڵەت بووە ئەدەیە ئەوی ئیشی 50 ساڵ بە 5 ڕۆژ ڕاستکەیتەوە ناکرێ ئەبێت تۆش ئامادەوی 50 ساڵ ئیشکەیت
50 ساڵ لە پێناوی خوایە نەفەسێ درێژ بێ بۆی و غەڵەتانە ڕاستکەیتەوە ئەبێ سینەت فراوان بێ بێت تەحملی هەبێت ئەبێ سەبری پێغەمبەرانت هەبێ عەلەیهیمو الصەلاة وەسەلام شوێنکەوتەی ئەوان بیت چکڵانە بچکۆلەیەک مەبە إبراهيم دعاك عليه السلام الله ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم خواه پیغمبری که بو بنیره فێری علمیان کاو فێری تەزکیەیان کات فێری تەقوایان کات کە خوا دوعاکە قبوڵەکە بۆی عەکس دەکاتەوە بۆی ڕاست دەکاتەوە بۆ ئیبراهیم فەرمێ چی كما أرسلنا فيكم رسولا منكم يتلو عليكم آياتنا ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة أم جارك أخواي قولوا دعاك إبراهيم قبول كردوا بيلا لكاك التزكية لبيش تعليمه پیغمبركم بو ناردون فيري تزكيان كا إنجا تعليميان كا إذا كتو علم فير بو أقل أخوان نترسايد أدبو أخلاقي أهل علم تيانبو بربت الجاني خلق أو بزمات دروزة بك أمرو للسوشيال ميديا يبيرن شون بلامار يجينو دينيا ناشرين كردوا با باشي خوايتيانية هاري كو تشالحانة وفني تشالحانة فير بو بيقصي خوي بسر برامركي أظالكا لو بيناشا حق ونبي لبرو كل جوانا كانوا لقل رشباو لقل طوفان وموجع نتان با جبي خو ثابت كثابت بقربان اگر ديو دعوكي بو ديني خوا خمي ديني خواتا جاري اخلاق ورف تاريخ الراس كرو وهذا فيربوني قصو مناقشات يزوروا علمكش هواش برو صحابي پیغمبر صلى الله عليه وسلم تيان ابو عسكري بو خالد كوري وليد اجرنو لي قالن والله جاجا بيشنوشيه كد دو ساعتي وتاتكل يكدو غلط يك خلقنا ناتش فتوى لو بس كابريك عسكري لبواري خويا خدمتي دينك مهم لبواركي خويا ثابت وغلطناك راس قوير صحابي پیغمبر من هبو صلى الله عليه وسلم هاي كلمة قرآني بولا بنك لا لا تدروا لك پیغمبر ابكا صلى الله عليه وسلم يعرف بخوا من امر تورتي مع عزم تيت هناك ام همو دعاء وشت شي وايكن من راسانو كلش تيك فيرك دو سي كلمة بيو يشكم بروا پیغمبر صلى الله عليه وسلم بباكي دو صافي خوي لك لاك دو سي تشوار كلمة فيرك دو ما بلا سبحان الله الحمد لله لا اله الا الله الله اكبر قلتي وتي اما بو خوم شي والله اللهم اغفر لي وارحمني وارزقني واديني وعافني دي باشا اوش بو خوم اوش بو دبرو تقول صلاه بتي حلو دسي بركر لخير روي قلت بو لي لك تخوارو او ديني بافاني في خلقك اخلاقي جواني رسول الله صلى الله عليه وسلم عالمي هم برو اسلامينا كابراي كي اشتكي هاتوا حال قال وشتلو بذنو حاشا صقو قدريش وشتي او دشتو دراج يا إذا هاتوا بمدينة خوعداتي على مش مسلمان خويا كابا مزقوتي رسول الله صلى الله عليه وسلم إيه حاشاكي مجلسك الزوري بوه تنغاو ميزيا حلنا وحرمي مزقوتا عيب نبي عورتي درينا وحلا ميزي حرزنا وشوشيري درينا والليبا كابو بهرك وانا كيكو كابلا شوك بيغمى صاصبتي هواش بي ما برن توشي بزمي انا بقى توشي درد به بوتر ثكاك الخطر اللي لحظته في مبرد كابرا توزي هادي بوتا عبنا بميزاكي كيلو تيغ مصاصة موتي توزي او بيرن توزي خول بيرن باكي كيلو جا مزقوتي بيغ مصاصة من فرش تيابو نكون باري تيابو نعذي اثر قلق ابو او رشيني جانا كدوني وجالسة كبارانا باري بيغ مصاصة من عشواني مباركي هم قراية ولا لا قراء نوشيك سقفي نبو مزقوتا كي رسول الله صلى الله عليه وسلم حتى وفاتي شكل سقفي نبو هلقي دار خور معنا يا بسرية باري دنيا شكو كرايا ولا ناو مزقوتا زكاتي دنيا وخير وصدقات وغنائم دنيا هاو بلامنا هاو توزكي صرف كابو ديوارو هنا عبادتك تياكي طاو ناشين زادو سوري كي خلق مشغول كين مهم دلا كان تعميري كرواب او بارين بفقير وهجار كان فقير وهجاري بينكم نقبي ام بناي مزقوتكي وابي غوركم وابتو خلقاتنا يو بيري خوي حنا من خريكي سيري ديكوراتو نقشو نيغار بي ايه كتو هيدا كده بوشي كابراي بانك دلاي خوي وركاكي برا ولا بقول بخير بيا اخوا
سەرچاو لە کوێوە هاتووی خەڵکی کوێی سەرچاوە کارماتوی جا پێغەمبەر سڵ پێی و بە قوربان ئێوە چیتان هەیە خانووتان هەیە وتینە وەڵا خێوەتمان هەیە ئەوی لە مووی حیوانوانە شادروی تی لە ناو خێوەتەکەی خۆتانە کە تیا خەوی عیب نەبێ لێوێ هەڵە میسەی چینە وەڵا یا ڕەسوول الله چینە دەرەوە تێگەی ئەوتی لە شوێنی خەوەکەت هەڵە میزەی وتی ناوتی لە شوێنی خواردنەکەت هەڵە میزەی وتی نا تیتی ئەمە ماڵی خوای لە هەموو ئەوانە پیرۆسترە کاتینەکە بچۆرە دەرەوە جێگە هەیە لە دەرەوە تێکیشتم یا ڕەسوڵ اینجا کابرا دەستی بەرز کردو بۆ ئاسمان وتی اللهم ارحمني ومحمدا ولا ترحم معنا أحدا خوایە بەس لە من و محەممەد خۆش بی لەوانی کە خۆش دەبێ باشم شێرە لە ڕێکشان تووڕە بوون پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر بەش تووڕەم دەستی کردەمەتی لەقەت چی لەقەت حەجەرتە واسعە یاخود لەقەت ضەیقتە واسعە شتێکی بەرفراوانە تەفک کردەوە کاکە بۆ ئادیشی بکە ڕەحمەتی خوا زۆر بەرفراوانە بەشی منیشەکە و بەشی وانیشەکە بەڵێ هەر من و خۆ بخۆن بەم ئەدەبە جوانە پێغەمبەر صلی الله علیه و سلم عامەلی لەگەڵ خەڵکا کردووە نەچووە بەسەر ئەما بخێڕێن و کار لەم قورس بکا و کار لەو هین بکا ئەڵە جاری وا بە سەعادەم بینی کاکە ئیشمانە بوو لەگەڵ پیرێژنەکە واسە پرسیاری شەرعی بوو لە پێغەمبەر صلی الله علیه و سلم سەعاتی لەو بەرهەتاوە وەستا بوو جوابی پرسیاری ئەوەیە ئەبێت تەحمل کەی کاکە خەڵک ڕووتی ئەکا تۆ وی بەڕەمزی ئەم دینە تۆ ئەو ڕیشە جوانە و پێوەیە لێرەکانەیە بە قوربان خەڵک ئەو لەسەر و ئیسلام حسابەکە ئەگەر یەکێک کە ئەوی پێوە نەبێ غەڵەتیەکە زۆر پێوەی دیانێت تۆ دوو ئەوگا چونکە خەڵکێکی ناحەز ئەوێ مێشەکە لێ بکا بەگا بێشە ئەوێ ئیسلام بەهۆی تۆ ناشینکە لەبەرەوە تۆ حورمەتی بگرە بیپارێزە چونکە تۆ بووی بەڕەمزێک بۆ ئەو دینە جوانە خەڵکێک کە پێی وتی مامۆستا کە پێی وتی حاجی کە وتیان سەید و ئەولای پێغەمبەری صلی الله علیه وسلم تۆ بێ حورمەتی ئەو مەقامە بگری فێر بن دەعوە بە عەمەل بکەن بەکردەوەی جوان و ئەخلاقی جوان بکەن پێش قسەکردن خەڵک تێری خواردووە لە قسە هەرچێتێتە سەر منبەر عومەرێکی کوڕی خەتابە یەتە خوارەوە کاکە ئەبوو جەهلێکە بۆ خۆی خەڵکم ناخەڵە تێرەوە زیاتر کەڕەتێ دوان سیان چوار کوا ئەخلاقی سامەتیمان کوا ڕەفتاری دیسامەتیمان کوا ڕەحمان کوا بەزەییمان کوا خۆشەویستیمان کابرا بەحسا برای موسڵمانتە پێی ناخۆشە نینۆکێکە بە گیانی خۆتی پێ بخورێنی ئەوە دینداریە ئەی چ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نافەرمێ لا یؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه کەس لە ئێوە ئیمانی نییە تا ئەوی بۆ خۆی پێی خۆشە بۆ براکی پێی خۆش بێ ئەچی سیارا کلۆ فرۆشی تۆ ببە بە نمونێک دەی کاکە زانۆ خەڵکە حەد دوو کەس ئەم ئیشە بکات بەیانی هەموو هەڵەبجە باسیەکات کە سیارەکەتی فرۆش ئەم جارە وەرەقەیەک ئابەرە لەگەڵا بڵێ وەڵای برام ئەم دەخەلەلەی تیایە ناو سیارەکەم ئەم دەعیبە ماوەی 2 ساڵە سیارەکەم لای من ئەم دەعیبەی تیاشکە بەم عیبانەوەی فرۆشم کابرا شۆگە بێت چونکە چێگە چێ درۆ بۆکە کورە وەڵڵا سیاری وا لەسەر ئەرزانیە وا چاکە وا ئەمەیە وا ئەوەیە تۆ بڕۆنە ئەم جارە شەرع فێری کردوین ئەوەی بۆ خۆت پێ و خۆشە بێ بۆ براکەشەوە پێ خۆش بێ من کە سیارێکم کرێگەر خەلەلی تیاوە حەزەکەم پێ بڵێ ئەم عیبانەی تایە بۆی هەڵ نەخەڵەتێم تۆش کە بردی بڵێ وەڵای ئەم خەلەلانی تایە برا بەڕستەکەم دا دوو کە زواب بکەن جە هەموو عالەمزانە باسن ناکات ئەڵێن ڕەحمەتی خوای لێ بێ هات وەرەقەیەکی نووسی وەڵێ دە خەلەلی تایە بۆ خۆت چاکی کە کەشتێک ڕی کەشتێ فرۆشی لە معاملەیان لە سەفەرە کورد کاتی خۆی وتوێتی فەنگی مەحەک کوێیە سەفەر و معاملەیە بە قوربان ئێمە لە سەفەر و معاملەیە کە یەکترە بینین ئەچین بۆ حەج ئەچین بۆ عومرە لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانەیە معقولە دوو پیاوی ڕیشسپی 60 ساڵ پەلاماری یەکن بە شەق و بۆ کەزێک بن لەسەر سەرینێک و لەسەر بەتانیەک ئەمە معقولە حەج و عومرە ئاوا ئەکرێ معقولە لە ناو مەتارەکە بەرتیل بێ بە پۆلیسێ بۆی تۆزێ ئاوی زەمزەمێ بۆ دەکا آخر ڕیشوە بەرتیل پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لعن الله الراشي والمرتشي لعنتي خوا لەوەی کە بەرتیلێ و لەوەی کە بەرتیلەکە ورێ تۆ بۆ تۆزێ ئاوی زەمزەمی ئەمەگە دەریکەی ئەچی بەرتیلەی خۆ تۆ تازە لە عومرە هاتووی تۆ خۆ پاکردۆ تۆ ڕەفتارەکانمان خوارە بە قوربان کردەوەمان خوارە لەگەڵ ژن و منداڵ تا ڕۆی سەیرەکەی ئەقیڕەنی لیان نەدەی حسابیان بۆ ناکەی حرمەتیان ناگری و ئازانی گێوی لە ماڵە خۆتی لێ بۆ بەهین نازانی دوو قسەی خۆشیان لەگەڵا بکەی ژن و مناڵەکە کە ڕیشەکە دەبینێ و کە نوێژەکە دەبینێ گاڵتەی پێیە ئەڵێ بە ئەوەی نەکرا بەس تۆزێ حرمەتی ئێمە بگرێ باوەڕی بە دینەکە و نامێنێ لەبەرەوە بە قوربانتان کێ خوا لە خۆی ڕاستی کرد با لە تەسکی نەفسی خۆی و دەست پێ بکە خۆتان پاکەرەوە بە قوربان والله کە ئەخلاق جوان بوو ڕەفتاری ڕاست بووە قسە ناکەی خەڵک بەس سەیری دەکا بەرەو ئیسلام دێ هەر بە سەیرکردنێ
هەر یەک معاملە لەگەڵا بکە دوو معاملە لەگەڵا بکە بە تۆ تێکەڵ بوو تۆ واسی ئیسلامەتیشی بۆ نەکردووە خۆی ئێوە بەدوێنێ خۆی حەزەکە بەرەو ئیسلامەتی بێ پرسیاری لێ بکە دەربارەی چی تۆی وا لێ کردووە ئاوا کوڕێکی چاو پاک و دەم پاک و دەست پاک و داوێن پاک بیت مثلم کارمان لێ نەکە خۆمانم پێ ڕاست نەبێتەوە من خەڵکم بۆ چییە خەڵکی بۆچی ڕاستکە بۆ من خۆم دۆڕاوم باسمانە کرد کە ئەکی براوەگەر خوا عیزەتی دا بەم ئیسلامە وا ئەکەین و وا ئەکەین و واقعی خۆی گەورە فرسەتی داد و عیزەتی یا بە ئیسلام و بە موسڵمانان لە فترێکە و لە کاتێکە کە ئێمە بینیمان جا سەیرمان کرد هەر حەیامان چوو خۆی گەورەی پیشانیای کە بۆچی ناتان نەبێ چونکە هێشتا ئەوەن دە خۆتان چاکەن و خۆتان پاکەن و دی اینجا دانیشتدا قسەی زرکە اینجا لاف و گەزافی گەورە لێ بدات لەبەرەو گوڵە جوانەکانم قسە هەزارە دوانی بەکارە خی گەورەش لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم خوا سەیری دڵەکانەکە لە حەج بەرنامە و فکر و ڕێبازێکە بتوانی فێڵکەی بە زمانی لوس و بە قسەی لوس و بە باڵی فشوو بەخۆ لەگلەگی و ماستاوکردن خۆ بەریتە پێشەوە لای خوا هەتا وابی تڕۆترەبی هەتا متەواضع بی ملکەچی خوابی حەز نەکەی خۆت دەرخەیت حەز نەکەی خەڵک بە شان و باڵتاڵە تو بۆ خوا ئەیکەیت مێڵە کەس پێی بزانێت بینی خۆت و خوابە خۆت دەرمەخە خوا هەر گەورە دەکا و ئاوا بەرز دەکات حتاکو بە عکسی شۆبی بدێ خۆت دەخیتوانە خوا هەڕی فوا دەکا و هیچ دیارە بێبیش بینی خۆتان و خوا چاکەن دنیاتان ئاو بۆ تەختەکە لەگەڵ خوا شاتێکردا هەموو دنیا فریاد ناکەوێت ئەمە یاسایم دینێ بە قوربان ئەمە کورتەی قسەیەکە عەزەکەم تەجروبەی عەمەلی خۆم کە پێتان بڵێم لەم ڕێگەشە چەندین فلتەر بۆ تاقیکردنەوەیەتە ڕێگە و چەندین فلتەر هەمووی خوای هێنێتە ڕێگە و کەڕەتێ بە فەقیری تاقی دەکاتەوە زانە دەرەچی فێرە فەقیرێکە دەرەچی کەچی لە دەوڵەمەندێکە دەرناچێت پاشماوە دەوڵەمەندت دەکات لە پڕێگەڵاتێکە زانی کوڕەکەی دوێنی داباری بەسەرتان داوەیەکی وشت هیچی نەما هێ باش قەیرە تۆزێ پارەیەکی وازێ هێنێتەوە بۆچی ئەو کرد لە ترسیەوەی پارەکەی لەکی دەچێت تیجارەکەی لە ڕوازی لە هەموو شتێکێنا لە داعو لە کار و لە هەموو شتێک هەمانە بۆ پلە و پۆستی خوا پلەیەکیایە پۆستێکیایە پۆستێکی هیچی دنیایی کە هەر پۆستەکە پێ و قێزیشی لێتۆ لێ تۆ لە دنیا فترێک بۆ سەیرەکەی کو جاران 700 تەلەبەی هەبوو ئەی ئیستا کووە وڵا 7 تەلەبە 8 تەلەبەی نەماوە هەر نەیماوە کاکە هەر سەیر ڕەفتاری خۆشێکی گۆڕاوە هەر حەز ناکە باسی و ئیسلامەتی جارانی بۆ بکەی فلتەری عەجیبێتە ڕێگەمان تاقیمان نەکاتەوە خۆی گەورە پەنا بە ئەڵڵا بگرن بە قوربان مهم کە پێم وتن لە ئەوڵەوتم مهم عاقیبەتەکەیە إنما الأعمال بالچی بالخواتیم هەموو کردارەکانمان خاتیمەکەی مهمە داواکارم لە ذاتی ئەڵڵا خاتیمەی هەر هەمووان بەخێر بگێڕێشەوە وایە پەنا تێگرین لە خاتیمەی خراپ لە عاقیبەتی خراپ خوای گەورە ڕۆژێکە گومڕایی و زەلالەت و سەر لێ شێواوی وەکو شەپۆلی دەریا شەپۆلەیە پەروەردگارە پەنا بە تۆگرین هیدایەتمان بی بە چاو ڕۆشن ماکەی هیدایەتی ئومەتی محەممەد بێ سەڵاتم هیدایەتی ئەم گەنجە جوانانە بەی خوای گەورە بە ئیسلامەتی بمانژێنی و بە ئیسلامەتی بمانبرێنی بە شوێنکەوتەی ڕەسوڵ الله ما صلی الله علیه و سلم قبولکەی بە خزمەتکاری قورئان و دینەکەی خۆتمان قبولکەی اللهم آمين وصلى الله وبارك على النبي الأمي محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.